سڵاوی خواتان لێبێ هاوڕێیان و دۆستان و ئازیزان. ئەزانم جەوێکی باراناویە و کاتی ڤیدۆ نییە، بەڵام پێم خۆش بوو هەواڵێکی بەپەلە و گرنگ و جوان و خۆش و مژدەیەکتان بەمێ کە لە پێشانگای نێودەوڵەتیەوە لەگەڵتانم مانگی 3 لە 11 بۆ 21 فیستیڤاڵی بەهارەکرێتەوە. جا ئێمە وەکو گروپی بەشداربوانی پێشانگا و فیستیڤاڵەکان کە کۆمەڵێ خاوەن براند و کۆمپانیا و خاوەن مادەکانین چ لە ناوەوە چ لە دەرەوەی وڵات حەزمان کرد ئەمڕۆ سەردانێکی کۆمپانیای ئەتڵەس ئەسیل بکەین. هەمومان کۆمەڵێک کەم و کوڕی و گلەیمان هەبوو، گەیانمان بە خۆشحاڵیەوە. ئەوانیش بەڵێنی ئەویان داوە کە فیستیڤاڵی ئەمساڵ فیستیڤاڵێکی زۆر جوان و تایبەت و سەرکەوتوترە بێ لە ساڵان. هەرچەنە ساڵانی ژەر سەرکەوتوو بووە، بەڵام ئەم ساڵ زۆر جیاوازترە بێ. ئەوە باران لێمەیە، بەڵام خەبەرەکە زۆر خۆشە. حەزەکەم بەشداری بکەن خاوەن براندەکان، کۆمپانیاکان، خەڵکی ئازیز سەردان بکەن لە مانگی 3 ئێرە سوپرایزێکی زۆر گەورەی پێوێ بۆ ئێوە. هەموو ڕۆژێ دەخەڵاتی گەورەمان ئەبێت بۆ بەشداربووان و بۆ خەڵکانی کە سەردانی ئێراکەن. چاوتان ماچەکەین لە خۆشییا بن.